ئەم کاتان باش بینرانی خۆشەویستی بەرنامەی لاپەڕی حەوت لە بەرنمەیەکی دیکاڤێڕی هاوکارانم بووینەوە میوانی ماڵەکانتان لەگەڵمان بن. مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆژی سێشەممە دەی پوشپەڕ ڕایگەیاند کە بەنیازە لە مەڕپرسی سەربەخۆیی کوردستان ڕێفراندۆمێک بەڕێوە ببات. سەرۆکی هەرێم کە لەگەڵ تۆڕی جیهانی BBC قسەی دەکرد دەڵێت لە کاتی ئێستادا ناتوانم کاتی دەقیقی ئەو ڕاپرسیە دیاری بکەم، بەڵام بەدڵنیاییەوە لە چەند مانگی داهاتوو بەڕێوە دەچێت. مەسعود بارزانی ئاماژەی بە پێشکەوتن و پێشچوونەکانی هێزەکانی داعش لە ناوچە سونە نشینەکان کرد و دەڵێت هەموو ئەو شتانە لەم دوایینەدا ڕوویداوە دەسەلمێنێت کە مافی کوردستانە سربەخۆیی خۆی بەدەست بێنێت. سەرۆکی هەرێم لە درێژەی وتەکانی لە مەڕپرسی سربەخۆیی کوردستان دەڵێت لەمە و بەدووا چی دیکە نایشارینەوە کە ئامانجی ئێمە ئەوەیە عێراق لە کاتی ئێستادا بەکردەوە پارچە پارچە کراوە. سەرۆکی هەرێم لە درێژەی وتەکانی ئاماژە بەوە دەکات کە ئایا دەبێت لە وەها بارودۆخێکی دڵتەزێندا کە وڵات تووشی هاتووە ئێمەش بمێنینەوە، ئەگەرچی بڕیاری سربەخۆیی تەنیا لە ئەستۆی من نییە و ئەوە خەڵک بڕیار دەدەن، ئێمە ڕاپرسی بەڕێوە دەبین و ئەوەش لە چەند مانگی داهاتوو دەبێت. سەرۆکی هەرێم لە کۆتاییدا دەڵێت ئێمە ڕێز لە بڕیاری خەڵکدا دەنین و ئەوەش جێبەجێ دەکەین و هیوادارین خەڵکی دیکەش ئەوە بکەن. لە هەواڵێکی دیکە هەر سەبارەت بە سەرۆکی هەرێم کە ڕوودا و بڵاوی کردوێتەوە، مەسعود بارزانی نامەیەکی دەستخەت بۆ گەورە مەرجەعی شیعەکانی عێراق عەلی سیستانی نووسیوە و تێیدا داوا دەکات ڕێگە نەدرێت نووری مالیکی بۆ جاری سێم ببێتەوە بە سەرۆکوەزیرانی عێراق. تۆڕی میدیایی ڕوودا و زانیوێتی کە بارزانی لەو نامەیەدا بە سیستانی گوتووە مالیکی ئەو کەسە نییە ئەمڕۆ بە ناوی شیعە لە عێراق دەربکەوێت و بۆتە هۆی فەشەلی پرۆسەی سیاسی و سەربازی لە عێراق. ئەوەش لە کاتێکدایە کە سەرۆکی هەرێم لە چاوپێکەوتنی لەگەڵ بەشی فارسی دەنگی ئامریکا ڕاشکاوانە ڕایگەیاندبوو کە ئێمە هۆکاری ئەو بارودۆخە نین کە ئێستا بمانەوێت خۆمان تووشی شەڕ بکەین و ئەوە بەغدا و سیاسەتەکانی هەڵای هەندێک لایەنەکان بووە بەهۆی ئەوەی ئێمە ئێستا لەگەڵ تیرۆریستان سنوورێکی 1150 کیلومتریمان هەبێت. لە ماڵپەڕی خەندانی شاتووە کە لە وڵامی وتەکانی سەرۆکی هەرێم نووری مالیکی سەرۆوەزیرانی عێراق ڕایگەیاند شەڕی ئەمڕۆیان بۆ یەکپارچەیی خاکی عێراقا، ئەوەشی خستەڕوو مادەی 140 تەواو نەبووە، بەڵکو دەبێت بە ڕێکارەکانی خۆیدا بڕوات و چارەسەر بێت. ئەم وتانەی نووری مالیکی سەرۆوەزیرانی عێراق لە ئەنجامی وتاری ئاسایی هەفتانەیدا هات کە ڕۆژی چوارشەمە پێشکەشی کرد. نووری مالیکی وتی مادەی 140 دەبێت بە ڕێگەی یاساییەکەی خۆی چارەسەر بکرێت، نەک وەک هەندێک ئاماژەی بۆ دەکەن کە ئەو مادەیە تەواو بووە. مالیکی هەروەها وتی هەڵسوکەوتی هەرێمی کوردستان لەم دۆخەدا جێی قبول نییە و هیچ ڕێفراندۆمێکیش قبول ناکەین. شەڕی ئەمڕۆمان بۆ یەکپارچەیی خاکی عێراقا. هەروەها لە مەڕ پارلەمانی عێراق یەکەم دانیشتنی خوڵینەوەی ئەنجومەنی نوێنەران بە شەڕ کۆتایی هات، شەڕ لە نێوان پەرلەمانتارانی کورد و دەوڵەتی یاسا. هەرچەندە کورد بە تەنیا داوای مافی خۆی کرد، بەڵام پەرلەمانتارێک دەڵێت شیعەکانی دەوڵەتی یاسا سوکایەتی زۆریان بە سەرکەوتنەکانی کورد کردووە و ڕۆژی سێشەممەی یەکەم دانیشتنی خولی سێمی پەرلەمانی کوردستان بەسترا. ئەو دانیشتنە جگە لە سوێند خواردنی پەرلەمانتاران بەهۆی زۆر تێهەڵچوونی نێوان پەرلەمانتارانەوە لەسەر قسەی پەرلەمانتارێکی کورد کە داوای گەڕاندنەوەی بودجە و موچەی هەرێمی کوردستانی کرد، هیچی دیکەی تێدا نەکرا. ڕێناز جانۆ محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بە تۆڕی میدیایی ڕووداوی ڕایگەیاند ئەو کەسانی هاتنە جنێودان و شەڕەقسە لە حیزبی داوە و هێزی بەدەربوون، هێرشێکی بێمانایان کردە سەر سەرکەوتنەکانی گەلی کورد و هەموو کوردیان بە خائین لە قەڵەمدا. ڕێناز جانۆ دەڵێت ئەوان کوردیان تۆمەتبار کرد بە سیخۆڕی ئیسرائیل، خیانەتکردن لە عێراق، ڕاکردن لە بەرامبەر داعش، تەنانەت هەندێکیان دەیانگوت ئێوە باسین. دەشڵێ زیاتر بەداخ بوون بۆ ئەوەی ئاڵای عێراق لەسەر ناوچەکانی کوردستان دایگیراوە، دەیانگوت ئاڵای عێراق شەرەفە و لەسەر سەری ئێوەیە. یەکێک لە پەرلەمانتاران بەجلی سەربازی و بەشداری دانیشتنەکەی ئەنجومەنی نوێنەرانی کرد و لە دوای تێکچوونی دۆخی دانیشتنەکە لە هەمووان زیاتر تووڕە دەرکەوت. پەرلەمانتارە کوردەکە بۆ ڕوودا و گوتی ئەوە کازم سەیاد بوو لە کوتڵەی دەوڵەتی یاسا و ئەوە بوو باسی ئاڵای عێراق و شەرەفبوونیە و ئاڵایەی دەکرد. هەروەک سەرۆکی هەرێمی کوردستان لاوەتوێژ لەگەڵ بەشی فارسی دەنگی ئەمریکا ئاماژەی پێکردووە کورد بەرپرسی ئەو بارودۆخی ئێستانیە و ئەو سیاسەتوانانەی دەسەڵاتداری بەغدا و لە سەروی هەمویان مالکیە کە بۆتە هۆی ئەوەی کە باوەتەی مەسعود بارزانی ئێستا لە نێوان کورد و تێروریستان سنوورێکی بەرفراوان پێکات بێت. بەداخەوە سەرڕای هەوڵی بەردەوامی کورد بۆ ئەوەی کە بەشداری سیاسی لە عێراق لەسەر بنەمای پێکەوە ژیانی ئاشتیانە و یەکسانی تەواو لە نێوان هەموو پێکاتەکانی
سەربەخۆیەکانی ئەو وڵاتە بێت بەڵام لایانی بەرامبەر نەک ئەو کات مابوو نەک ئێستاش کە بارودۆخ شڵەژاوە و ئەگەر یارمەتی دەرەکی نەبێت ڕەنگە بەغداش بکەوێتە دەستی تەرۆریستان. هەر بە دەماربەرزی و لە خۆبایی بوون سێری ڕووداوەکان دەکەن. مالکی ئێستاش هەر بە شێوازی جاران واز لە هەڕەشەی کورد و ئینکاری مافەکانی ئەو نەتەوەیە ناهێنێت. زیاتر لە 7 ساڵە کە جێبەجێکردنی مادەی 140 وەدوا خستووە و ئێستاش کە واقعی سیاسی لە وڵاتە گۆڕاوە دیسان نکۆڵی لە جێبەجێکردنی ئەو یاسایە و ئەو بڕیارە دەدات. سەرۆکی هەرێم لە چاپێکەوتین لەگەڵ بەشی فارسی دەنگی ئەمریکا دەپرسێت ئەرێ لەسەر کام مادەی یاسایی بودجێی هەرێم دەبڕن. ئێستاش پرسیار لەلایانی بەرامبەر ئاڵقە لە گوێی تاران ئەوەیە بەڕاستی ئەگەر کورد بە بەشێک لە عێراق دەزانن چۆن گەمارۆ دەخەنە سەر خەڵکەکەی. ئایا ئەوە دووپاتبوونەوە و دووپاتکردنەوەی سیاسەتەکانی سەدام نییە؟ خاڵی کۆتایی ئەوەیەکە لایەنە سیاسەکانی کوردستانی باشوور تا ڕادەیەکی زۆر کۆکن لەسەر ئەوەی کە چی دیکەمانەوە لە ناو چوارچیەوەی وڵاتێکی بەناوی عێراق هەڵێ و نابێت ئەو دەرفەتە مێژوویە لەدەست بدەن. بێگومان لەم نێوانەدا کوردەکانی بەشەکانی دیکەی کوردستانیش بەڕسمی یا ناڕسمی ڕایانگەیاندەوە کە لە ئەگەری ڕاگەیاندنی حکوومەتێکی سربەخۆی کوردی ئامادەن بە هەموو شێوە پاڵپش بن و نەهێڵن بکەوێتە بەر هەڕەشەی داگیرکەرانی ئەمڕۆی کوردستان. بە هەر شێوە تەنیا یەکگرتووی و یەکێتی نەتەوەیە کە دەتوانێت کورد لەم هەورازە سەختە سەربەخات. میدیاکانی جیهان باسی ڕەفراندۆمی باشووری کوردستان دەکەن. لەم ڕۆژانە پرسی سربەخۆی کوردستان و ڕاپرسی لاگەلی کوردستان لەمەڕ ئەو پرسە بووە و باڕۆژەف و ئەوەش لە میدیا بەناوبانگەکانی جیهان ڕنگدانەوەی بەرچاوی هەبووە. لە چاودێران بە هەستیاریەوە چاودێری ڕووداوەکانی عێراق دەکەن کە بزانن ئایا لە کۆتاییدا سنوورە دەستکردەکانی ئەو هەرێمە دەگۆڕێت یان نا. ماڵپەڕی ڕوودا و سەرنجی داوەتە ڕنگدانەوە و ڕاپرسی لەسەر سربەخۆیی باشووری کوردستان کە ڕاپۆرتێک لەم بارەوە بێنە پەیوەندەدا. ئەگەری ئەنجامدانی ڕێفراندۆمی سربەخۆیی کوردستان بۆتە جێی سەرنجی میدیاکانی جیهان و باز لەوە دەکەن کە کورد ئیستا خەریکی پلاندانانە بۆ ڕێفراندۆمی سربەخۆیی و تا دێت زیاتر لەو خەونەی نزیکتر دەبێتەوە. شکستی یەکەمی دانیشتنی خۆلی سیامی پەرلەمانی عێراقیش بە بەڵگەیەکی دابەشبوونی عێراق دەزانن. ئاژانسی هەواڵی بلۆمبێرگ لەو بارەیەوە نووسیوێتی کوردی عێراق پلان بۆ ڕێفراندۆمێکی سربەخۆیی دادەنێن و هێزەکانی خۆیان لە کەرکووکی دەوڵەمەند بەنەو دەهێڵنەوە تا ئەو کاتەی خەڵک بڕیار لەسەر ئەوە دەدات بخرێتە سەر کوردستان یان نا. ئەو ئاژانسە باسی لەوە کردووە کە دانیشتوانی باشووری کوردستان لە مێژوودا بەرگریان لە ناوچەکەی خۆیان لە بەرامبەر حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراق کردووە و دەڵێ ئیستا هەنگاو بەرەو سربەخۆیی دەنێن و دەیانەوێت خۆیان بە سربەخۆیی نەوتی ئەو ناوچەیە هەناردەی دەرەوە بکەن. ئەو ئاژانسە ئاماژەی بە هەڵوێستی بەغداش کردووە لەو بارەیەوە و نووسیوێتی بەغدا ڕایگەیاندووە هەر ڕێفراندۆمێکی کورد بۆ ئەوەی بڕیار لەسەر داهاتووی شاری کەرکووک یان ڕاگەیاندنی سربەخۆیی کورد بدرێت لەوانەیە ڕێگەی لێ بگیرێت و بەیاناسایی لە قەڵەم بدرێت. ماڵپەڕی هەواڵی دێدەیلی بیستی ئەمریکی سەبارەت بە هەمان پرس راپۆرتێکی بڵاو کردوێتەوە نووسیوێتی کوردی عێراق پلانی خۆیان بۆ جیابوونەوە لە عێراق ڕاگەیاندووە بەڵام ئەمریکا لەگەڵ دروستکردنی دەوڵەتێکی سربەخۆدا نییە لە عێراق. ئەمە لە کاتێکدایە تورکیا و ئیسرائیل پشتگیری لەو کیانە سربەخۆیە دەکەن. ئەو ماڵپەڕە ئاماژەی بەوە کردووە هەر هیوایەک بۆ هێنانە ئارای ڕێککەوتن و دەرهێنانی عێراق لەو قەیرانانەی تێیکەوتووە لەگەڵ شکستی دانیشتنی یەکەمی پەرلەمانی عێراق لە 1 تەمووز نەماوە و کوردیش دەڵێت پلانیان بۆ ئەنجامدانی دەنگدان لەسەر سربەخۆیی داناوە و ئەمەش دەرگایەک بۆ هەڵوەشانەوەی عێراق دەکاتەوە. هەروەها دەڵێت مەسعود بارزانی لە هەفتپەیوینێکی لەگەڵ BBC ئەوەی بە ئاشکرا باس کردووە. ئاژانسی هەواڵی BBC بە هەمان شێوە سەبارەت بە ڕێفراندۆمی کوردستان باز لەوە دەکات لە کاتێکدا کورد ڕۆڵی خۆیان لە چارەسەری سیاسی قەیرانی عێراقدا دەگێڕن بارزانی ڕایگەیاندووە کە سربەخۆیی مافی کووردە. پەرلەمانی عێراقیش لە یەکەم دانیشتنیدا شکستی هێنا لەوەی سەرۆکێک بۆ خۆی دەستنیشان بکات. جیم مۆیر شرۆڤەکاری تایبەتی BBC لەو بارەیەوە نووسیوێتی سەرکردەکانی کورد ماوەی 10 ساڵە کاریان بۆ سەقامگیری عێراق کردووە. ئێستاش کە عێراق بەرەو پارچەبوون دەچێت هەست دەکەن هۆکاری ئەوەیان دەستکەوتووە دەست لە عێراق بەربدەن و بە ڕێگای خۆیان بڕۆن. بەڵام ئەمە کارێکی ئاسان نییە و تووشی کێشە و گرفت دەبنەوە لەگەڵ دراوسەکانیاندا هەرچەندە ئەو کێشانە هەتایی نابن. گۆڤاری تایمی ئەمریکی راپۆرتێکی بە ناونیشانی کورد دەنگ بۆ سربەخۆیی دەدەن بڵاو کردوێتەوە دەڵێت وەک چۆن مەسعود بارزانی پێشتر گوتوویەتی عێراق دابەش بووە. دانیشتنەکەی ڕۆژی سێشەمەی پەرلەمانی عێراق سەلماندی دابەشبوونی عێراق بۆتە واقعەک بۆیە کوردیش خەریکی دانانی پلانێکە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆمی سربەخۆیی.
لە راپۆرتەکەدا هاتووە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا کورد بەرەبەرە زیاتر لە سربەخۆی نزیک بۆتەوە و هاتنی چەکدارانی داعش و میلیشیا سوننەکان بۆ ناوچە سوننیەکان ئەو سربەخۆبوونەوەی نزیکتر کردووەتەوە. کاتێک لە ساڵی 1916 ڕێکەوتنی نێوان سێر مارک سایکس و فرانسوا ژێرژ پیکۆ بانەهێنی واژۆکرا و نەخشەیەکی نوێیان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕشت و سنوورەکان سەر لە نوێ دیاریکران و دواتر دەستی کردە جیهانی میدیاکان ڕەنگە میدیاکان هەر بە هەمان شێوەی ئێستا بەڵام لە ئاستێکی نەزمتر و بەرتەسکتر باسی ڕووداوەکانیان کردبێت و تشکیان خستبێتە سەر ڕووداوەکان بەتایبەت ئەوەی کا لەو سەردەمە لالایەک میدیا وەکو ئەمڕۆ توانی کاریگەری و ئامرازی گواستنەوەی بە خێرایی ڕووداوەکانی نەبوو لەلایەکی دیکەشەوە ئەو ڕێکەوتنە زاڵمانە ستەمێکی گەورە لە گەلانی ناوچە و بەتایبەت نەتەوەی کورد بوو. ئێستاش نزیک بە 1 سەدا لەو ڕێکەوتنە تێدەپەڕێت. ڕوتی ڕووداوەکان باز لە گۆڕانکاریەکی لە هەمان شێواز لەو هەرێمە دەکات بەڵام ئەم جاران نەتەوەی کە زۆرتر کەوتوێتە بەرچاو میدیاکان باسی لەسەر دەکەن کوردە کە بۆ خۆی گەورەترین قوربانی گۆڕانکاری 1 سەدە لەمەوە پێشە. لە ڕنگدانەوەی ڕووداوەکان لە میدیا جیهانیەکان وا دەردەکەوێت کە زۆربەی چاودێران و لێکۆڵەرانی سیاسی گەشتونەتەوە قەناعەتەکە دیسانەوە سەر لە نوێ کاتی گۆڕانکاری لا نەخشەی ژئۆپۆلیتیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەیشتووە و ئەم جاریان ڕەنگە ئەو ڕاستیە لە عێراق دەست پێ بکات کا بۆ خۆی لە دەرەنجامی ڕێکەوتنی سایکس پێکۆ بە دەستکرد پێکات و ئێستاش کاتیەوە هاتووەکە ئەو هەوڵە مێژوویە ئیسلا ببێتەوە. بە هەر شێوە ئەوەی کە عێراق بەرەو پارچەبوون بڕوات و کورد دوای 100 ساڵ لەو هەلا بۆ مسۆگەرکردنی خواستەکانی کەڵک وەرگێت یان هەوڵەکان بۆ یەکگرتومانەوەی خاکی ئەوڵاتە بگاتە ئاکام لە کاتێکی زۆر کەم و لە چەند مانگی داهاتوو ڕوون دەبێتەوە بەڵام بەڕای هەموو چاودێران زۆر دژوارە کە چی دیکە عێراق بۆ هەتایان لە درێژخایەن هەروە خۆی بمێنێتەوە بە تایبەت ئەوەی کە ئەزمموی دەسەڵاتداری شیعەش ئەوەی سەلمان ڕوانگە و هەڵسوکەوتی دەسەڵاتدارانی بەغدا جا لە هەر تایف و ئاینێک بن لەمەڕ پرسی کورد هەر نەکۆڵیکردن لە مافەکانی ئەو نەتەوە و تەنیا ئەڕێگای کۆتایی هێنان بۆ ڕۆژە ئەوەیە هەر گەلێک بە دوای چارەنووسی خۆی بڕات. خولی شەژەمی وتوێژە تۆمەکانی نێوان تاران و گروپی پێنجەدەیەک لاڤیان دەستی پێکرد ئەمریکا و ئێران لیژنەیەک لە باڵاترین بەرپرسانی دۆسیە ئەتۆمیان ڕەوانەی ئۆتریش کردو بڕیار وایە بۆ ماوەی 20 ڕۆژ دانوستانەکان درێژی هەبێت تا ڕەنگە بە ڕێکەوتنی کۆتایی بگەن. راپۆرتێک لەم بارەیەوە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاندووە لیژنەیەک پێکهاتوو لە 15 کەس لە بەرپرسانی باڵای ئەو وەزارەتخانەیە ڕاوێژکارانی باڵا و ڕاوێژکارانێک لە وەزارەتی خەزانەداری بۆ خولی نوێی ئەتۆمی لەگەڵ ئێران ڕەوانی ڤیەن دەکات. ویلیام بێرنز جێگری وەزیری دەرەوە وێندی شێرمەن بەڕێوەبەری گشتی سیاسی و جێک سالیوان ڕاوێژکاری باڵای جۆ بایدن لە کاروباری ئاسایشی نەتەوەیی لە سەروی ئەو لێژنەدان. خۆلی شەشەمی وتوێژە جامیعی ئەتۆمی ئێران بە ئامانجی چارەسەری کۆتایی ئەو دۆسیە دوای 10 ساڵ لە ڕۆژی چوارشەمە لە شاری ڤیەن دەستی پێکرد و بۆ ماوەی 20 ڕۆژ درێژەی دەبێت. ئەو وتوێژانە کەمتر لە 3 حوت و پێش تەوابوونی ماوەی 6 مانگەی ڕێککەوتنی ژنێڤ لە ڕۆژی 29 پوشپەر دەست پێ دەکات. جگە لە 3 دیپلۆماتی باڵای ئەمریکایی 13 دیپلۆمات و ڕاوێژکاری دیکەی ئەو وڵاتەش لەو وتوێژانە ئامادە دەبن. رابرت مالی بەڕێوەبەری باڵای کاروباری ئێران عێراق و وڵاتانی کەندا و لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی ئادام زوبین بەڕێوەبەری دەفتەری کۆنتڕۆڵی داراییەکانی وەزارەتی خەزیێنەداری ڕیچارد نێفیۆ جێگری هاوەهانکەری گەمارۆکانی وەزارەتی دەرەوە و هەروەها ڕیچارد وێڵ بەڕێوەبەری دەفتەری پادمانەکان و ئیمەنی ئەتۆمی ئیداری ئاسایشی ئەتۆمی وەزارەتی وزەی ئەمریکا لە دیکەی ئەندامانی ئەو لێژنەیەن. هەروەها مستەفا پۆپیل یارمەتیدەری تایبەتی جێگری وەزیری دەرەوە کە دیپلۆماتکارێکی ئەفغانیە لە وتوێژەکانی ڤیەن بەشدار دەبێت. ئەوە باڵاترین لێژنەی دانوستانکاری ئەمریکاییە کە لە دەستپێکی خولی جامیعی دانوستانەکان بەشداری ئەو پرۆسەیە دەکات. ڕۆژێک پێش دەستپێکی وتوێژەکان لە ڤیەن جان کێری وەزیری دەرەوەی ئەمریکا لە بابەتێک لە ڕۆژنامی واشنگتۆن پۆست لەمەڕ گەیشتن بە ڕێکەوتن گەشتبینی خۆی دەربڕی بوو بەڵام سەبارەت بە کورتی ماوە تا کۆتایی کاتی دیاریکرا و هۆشداری دابوو. لەلایەکی دیکەوە عەباس عێراقچی و مەجیدی تەختی ڕەوانچی جێگرانی وەزیری دەرەوەی ئێران و لە دانوستانکارانی باڵای ئەتۆمی وتبوویان کە ئەگەر ئێران هێندێک بەرتەسکی لە ڕەوتی وتوێژەکان قبول بکات تەنیا کاتی دەبێت. عێراقچی بە هەواڵنێری ئیسنای وتبوو کە دەمانەوێت لەو 20 ڕۆژە زۆرترین کەڵک وەرگرین بۆ گەیشتن بە دەرەنجامێک. ئەگەریش ناچار ببین بۆ دروستکردنی متمانە هێندێک بەرتەس قبولکەین تەنیا بەو دەورەیەکی کاتی و دیاریکراو دەبێت. هەروەها مەجیدی تەختی ڕەوانچی جێگری کاروباری ئوروپا و ئەمریکای وەزارەتی دەرەوەی ئێران و لە دانوستانکارانی ئەتۆمیش دەڵێت هەرگیز هیچ جۆرە بەرتەسکیەک لەم وتوێژانە بۆ هەمیشە و هەتاهەتایی قبول ناکەین و
لە ڕێککەوتنی ژێنێڤیش باسێک لە هەتاییکردنی بابەتێک لە ئارادا نەبووە، بەڵکو باز لە ماوەیەکی دیاریکراو بوو کە دوای دروستبوونی متمانە دۆسیەی ئێران ئاسایی دەبێتەوە. لە کاتی ئیستادا کاترین ئەشتۆن و جەوادی زەریف سەرپەرشتی و توێژەکانیان لە ئەستۆدایە و هەر بەو مەبەستەش بڕیارە کە وەزیری دەرەوەی ئێران لە ماوەی ئەو 20 ڕۆژە لە ڤیەن بمێنێتەوە و هەر سەبارەت بەو پرسەش عەباسی عێراقچی لە درێژەی وتەکانی دەڵێت ئەگەرچی نائاساییە کە وەزیری دەرەوە لە وڵاتێک بۆ ماوەیەکی درێژ بمێنێتەوە، بەڵام ئەو پرسە لە چوارچێوە و توێژە نێونەتەوەیەکاندا شتێکی زۆر سەیر نییە. هەروەها کە کاترین ئەشتۆنیش بڕیارە لە ماوەی ئەو 20 ڕۆژە لە ڤیەن بمێنێتەوە و هەموو ئەو لێژنانش کە بڕیارە لەو توێژانە بەشدار ببن و لە ئاستی باڵایشن ئەو کارە دەکەن. کۆماری ئیسلامی لە هەوڵی ئەوەدایە کە بتوانێت بە هەر شێوازی ممکن بە ڕێککەوتنێک لەگەڵ ڕۆژاوا بگات کە بتوانێت بە کەمکردنەوەی گەمارۆکان لەو قەیرانەی تووشی بووە دەرباز ببێت، تەنانەت ئەگەر ڕێککەوتنەکە دوای ماوەیەک هەڵبوەشێتەوە. ئەوەی کە لیژنەی دانوستانکاری ئامریکایی لەو ئاستا بەرزە بەشداری و توێژەکان دەکەنەوە بۆ ماوەی 20 ڕۆژ دانیشتەکان لە ڤیەن دەمێننەوە نیشاندەری گرنگی و هەستیاری لە ڕادەبەدەری ئەم خولالە و توێژە اتۆمیەکانی ئێران و گروپی پێنجزەدەیەکە بە واتایەکی دیکە ڕۆژئاوا و جیهان هیوادارەکە ئەم جارە و دوای 10 ساڵ پاش یەکەم ڕێکەوتنی نێوانیان بتوانن بگەنە ڕێکەوتنێکی کۆتایی هەتاکو یەکێک لە ئاڵۆسرین دۆسیەکانی ئەم چەندەی ڕابردوو چارەسەر بکرێت و کۆمەڵگای جیهانی لەو قەیرانە دەرباز ببێت کە نەک زەختی ڕاستەخۆی خستۆتە سەر شارۆمەندانی ئێرانی کە زۆربەی وڵاتانی جیهانیشی سەرقاڵی خۆی کردو و بووە بەهۆی خۆڵقاندنی مەترسێکی بەرچاو لە ڕایگشتی. جاچە کۆماری ئیسلامی تەسلیمی خواسی لایانی بەرامبەر بێت یان دیسان ئەو توێژانە بگاتە شکەزیان ماوەکەی درێژ بکرێتەوە. بێگومان ناتوانین نکۆڵی لەوە بکەین کە لە دەرەنجامی گەمار و قورسەکانی کۆمەڵگای جیهانی و بەتایبەت ئامریکا بوو کە ڕێبەرایەتی حکوومەتی ئێستای تاران ناچار بوو جارێکی دیکە و بە شێوازێکی دیکە لەسەر مێزی و توێژدا بنیشێت و بڕیار بدات لایەنەکەم بۆ ماوەیەکی کاتیش بێت هەندێک لە خواستەکانی لایانی بەرامبەر جێبەجێ بکات. ڕاستی ئەوەیە کە لە دەرەنجامی گەمارەکانی ئابووری ئێران بەرەو ڕوخان لە ئازجێرخانەکانی هەنگاوی ناو بە یەک جارەی تووشی قەیرانێک بوو کە ئەگەر تەنانەت هەموو گەمارەکانش ئێستالا ببرێت بەم زوانە ئاسەوارەکانی هەردەمێنێت. واسی هەمەوەی کە هەر بەو جۆرەی کە دانوستانکارانی ئێرانی ڕایانگەیاندووە هەر جۆرە مەحدودیەت و بەرتەسک یان ڕاگرتنی بەشێک لە چالاکی ئەتۆمیەکان کە لەو توێژانە قبوڵی بکەن کاتی دەبێت. ئەوەش بۆ مانایە کە یان کۆماری ئیسلامی بەڕاستی بڕیاری داوا کە ملکەچی خواستی کۆمەلگای نوێنەتەوەی بێت و ئەو هەڵوێستانە تەنیا بۆ مەسرەفی ناوخۆی و ڕایگشتی ئێرانەکان یان وەکو ساڵانی پێشوو ئەوە دەسەلمێنێت کە تاران دەهێوێت بۆ ماوەیەکی کاتی فشارەکان لەسەر خۆی لابات تا بتوانێت دوای ماوەیەک حەسانەوە دیسانە و سەر لە نوێ سیاسەتەکانی پێشوو خۆی بگرێتە بەر و لەم ڕۆتەدا هەنگاوێکی دیکە لە تەکنۆلۆژیای ئەتۆمی پێش بکەوێت بە هەر شێوە ئەو کاربەدەستانی ڕۆژئاوایی کە دەبێت ڕێگایەک بینەوە تاوەکو حکوومەتی ئیسلامی جارێکی دیکە نەتوانێت قەیرانێکی لەو شێوە دروست بکات. بینەرانی خۆشەویست بەرنامەی لاپەڕی حوتان پێشکەشکرا تا بەرنامەیەکی دیکە هەر بژین با شادی و سەربەرزی.